ڕێزانم کاتتان باش من ئێستا لەسەر ڕێگای سەرەکی شوێنێ و زەلم لە سنووری قەزای پشدەر لە نزیک سنووری ڕۆژهەڵات و باشووری کوردستان. دیارە لەم ڕێگایە چەند ڕۆژێکە گوتنشینانە خۆ چەند گوندێک کە دەکەونە سەر ئەم ڕێگایە ژیریان خوارە بەهۆی بەفربارینەوە. چەند کەسێکم لەگەڵە لێرە کە هەرچەندە ئۆتۆمبیلی گەورەشیان پێیە بەڵام ژیریان خواردووە لێرە. من دەمێ قسە لەگەڵ خۆیان داکەم بزانم چەندێکە گوندنشینان ڕێگەیان گیراوە هەروەها چی دەکەن لەم چەند ڕۆژاندا ئەگەر نەخۆش و شتیان هەبێت چۆن دەگەنە نێو شار. مامۆستا سڵاو لێبێت ئەم کاتت باش. پێی بڵێ چەندێکە ئەم ڕێگا گیراوە؟ والله لە سنووری پشدەرێ تقریبەی سێ چوار ڕۆژە دەباری بەعام منتیقی جوگرافیای پشدەر منتیقێکی کوێستان و بەفر و باران زۆر دەیگرێ. سنووری منتیقی لای شێلێ و لای شوێنێ ئەوەی هەمووی بەفری زۆر تێدا. تیمەکان هەر بەعام خەریکن بۆ پاکردنەوەی ڕێگاوبانەکان بەڵام لە سنوورەکەیدا بەفرێکی زۆر باریوە هەروە فریا دەکەون تا ڕێگای منتیقی قندۆڵە هێرۆیە ئەو دێهاتانی سەر ڕێگای چێلەیە بەعام هەر خەریکن. ئێراش کە دەبینن ڕێگای شوێنەیە بەفرێکی زۆر باریوە ئەو لەگەڵ جەماعەتی هاتوون و ئاوە بین بە پڕگەی دەشکێنین و ئەوەندەی قەوتمان پێ بشکێ بەڵام داوا لەلایانی پەیوەندیدار دەکەین ئەگە بتوانن بێن ڕێگاکە بکەنەوە چکە کۆمەڵێک دێودەهاتی بەسەرەوە. باشە چەند گوند بەسەر ئەم ڕێگایانە؟ وەڵا زیاتر لە بە تەقدیری دقیق نازانم بەڵام لەوانەیە 40 بۆ 50 گوندی بەسەرەوە بێ ئەو سنوورە بەڵێ لە قەڵازەوە تا دەگاتە سنووری شوێنێ و زەڵێ زیاتر لە 40-50 گوندی بەسەرەوە. هەمووشان ژیریان خواردەوە بەهۆی بەفربارینەوە. بەعام باشترە ئەوەی کە زۆر لە کوێستان و لە شاخەکەی نزیک نییە باشتر هاتوچۆر هەیە بەڵام زیاتر ئەوەی کە تۆزێک گرفتی بۆ دروست بووە گوندی شوێنەیە کە بەفرێکی زۆر دەیگرێت کوێستانێکی سەختە خەڵکەکە بۆ خۆی ئاوا خەریکە بە سارەی دەبڵک سل و زیرش دەبەسن مەعاولە دەکەن ڕێگاکە بکەنەوە دەنا تا ئاسا هیچ تیمێک نهاتوە پێمانە گەبێتەوە بۆ پاکردنەوەی بەفرەکە زۆرە. باش ئەگەر خۆ نەخواستن نەخۆشێک کە بێت لەم گوندانە چۆن دەگەینە شار ئەگەر سارەی بچووکیش قەمەرە ناتوانین ئەم ڕێگان تێپەڕێت؟ ڕێگاکە بۆ قەمەرەی نابێ ئەگەر نەخۆش هەبێ دەبێت لەوەی کە تا دەگاتە شوێنێک کە جادەکە شکاوە دەبێت بە کۆڵ بهێنن تا دەگاتە ئەو شوێنێک کە جادەکە شکاوە لێش بۆ سنووری قەڵازێ بە سارە بە هەساری دەبڵک دەتوانن بگەێنە نەخۆشخانەیان پێداویستەکە ئیشەکە شتی خۆیانی پێ بکەن. جەماعەتی پاسەوانی سنوور و ئاسایش دایم لە ڕێگاکەدان هاتوچۆ هەر دەکەن بەڵام بۆ قەمەرە نابێ ئەوانی سارەی بەرز و دەبڵک سلیان پێە. باش ئەگەر ئێمە بمانەوە ئێستا بەم ڕێگا تێپەڕین وچین گوندەکانی شێرێ و زەڵێ تا کوێ توانین بچین؟ واللهی ناتوانێت قەمەرە ناتوانێت بڕوە ئەو پەڕی ئەگەر بتوانێت هەتا لای سەیرانگەی جۆلانان ئەگەر بڕوا دەنا زیاتر ساری کە ناڕوە ئیلا دەبێت دەبڵک سل بێ زیر وەسی دەنا سارە ناڕوە. دووبارە هەر بە خێر بێنداوە لە شارەوانی دەبەری ڕاپەڕین دەکەین کە بتوانن بەهانای ئەو خەڵکەوە بێن و ڕێگا چارێک بدۆزنەوە جارەکان بۆ پاکردنەوە بۆی هاتوچۆ ئاسایی بێتەوە. زۆر بەخێر بێن سەر. بەڵێ مای ژێوێستی مەمە زوو لەمە بەریشمەوە قسەیم هاوڵاتیە بۆ کە خەڵکی دووربەریم گوندانان خۆیان باس لەوە دەکەن کە چەند ڕۆژێکە ئەم شەقامە بەهۆی زۆری بەفربارینەوە چەند گوندێک زیاتر لە 40 گوند کە بەسەر ئەم ڕێگا هەن ژیریان خواردووە وەک خۆشیان ئاماژیان بێت ئەگەر نەخۆشێک شتێک هەبێت ناتوانن بە ئۆتۆمبیلی بچۆک بیان گوازە بۆ نەخۆشخانەکانیشان.